من کردم تۆ نەیکەی ژنەکە ئەوە لەکوێ بوویت؟ قوڕی دنیا بەسەرم ئەم جارە چ درۆیە دروستکەم بۆم هات ئەم جارە درۆیەکەکەم لە ناو پاکەتە. ئەو بیر لە چیەکەیتەوە؟ پێم بڵێ لەکوێ بووی؟ کچێ ژنەکە دە تۆ بڵێ دانیشە بەخێر بێیتەوە بەخێر نێیتەوە با بۆ بژێڕمەوە بڵێم بەخێر بیتەوە؟ دەتۆ ئەزانی ئێستاکەی هاتوویتەوە؟ دە تۆ دانیشە بەس ئەو دەمولوتەم بێ بەبەیەکە من خەریک بوونیوە مردوو بکەم گیرام و بە 1000 فەلاکەت هاتوومەتەوە. پاساوم بمێنەرەوە. ئێستا پێم بڵێ لەکوێ بووی؟ کورێ ئەبێ بڵێ لەکوێ بووم تووشی 1000 کێشە بووم بۆیە هاتووبەتەوە. کێشەی کام کێشە ئەوە نیوتە ساخ و سەلیمی هاتوویتەوە؟ کورە گوڵی گیان ئێوارە وتم تۆزێ زوو وەکو بەشەریەمەوە ناو ماڵوو مناوە. ئەی کوا لەو جادەیەوە هاتم ژنومێردێ شەڕیان بوو وتم بامش دوای حەدەسەکە کەومزام چییە؟ وەڵا کەسێ دەکەم کابرا بە شەقازە بەر بۆتە ئەم ژنە نەیەکێ نەدووە نەزیان. خۆ دەزانی منش دڵم قبوڵی نەکرد وەڵا کابرام گەد منیش ئەوە لێمما یاک دووسیانم تێسرەوەن باشە بەڵام نمەکەکەم سوێرە گوڵی گیان ژنەکە لێم هاتە جوابی یەک دەمی لێ کردم ئەمەنگە کاکە تۆ بۆ لە مێردی منەی ها تۆ باوکمی تۆ برامی تۆ کەس ئێ بۆ دادە من دیفاعم لە تۆ کردووە تی دەستی خۆش بێ با لێمما وی کە بێ ئەقڵ بووە وەڵام منیش بە کابرام وتم ئەگەر غیرەتێ هەبێ و پیاوبی دەم و قەپۆزی ئەو ژناشکێنی باشە وەڵا سوتفە لەو کاتا یەکسەر پۆلیس پێ هەبوو هاتم منیان گرت ئەجا بۆ شەوە پۆلیس ئەی چۆن ناڵە منیان گرت ئەی ئەوەنی هاتوویتەوە آخر گیرام دوایی بەربوو میتر بردمیان بۆ مەخفەر لەوێ حاکمی لێبوو مەعاونی لێبوو کورە ئەی هاوار بەم شەوە حاکم چیەکە لە مەخفەر کورە چۆنێ لەخوا بە زیابێ وڵاتەکە قانونەیە حاکم هەیە پۆلیسێ هەموو شتێ هەیە وەڵا کاکە گیان داوای کەفیلیان لێ کردم ئەی کەفیل لەکوێ بوو ئەی خوایە کەفیلم لەکوێ بوو وەڵا تەلەفۆنم کرد بۆ ئەحمەڕەوە وتم حەجیان بە ساقە بم فریام کە وەرە با دەستێ تاوڵە بکەیت تا ئەوە کورە لە دەمم دەرچوو چکە هەر خەیاڵم لای تاوڵەیە لەگەڵ ئەحمە وتم فریام کە وەرە بە بە کەفیلم ئەی هاو وەڵا خوا هەڵناگری ئەحمە وەکو پیاو هاتبوو بە کەفیلم لە 500 دینار عالەمە ئیتر ئەوە بەربووم و بۆیە بەم شەوە هاتووبەتەوە بەیانێکی سپاسی کاک ئەحمەیە کورە ئەحمە پیاوە پیاو وەڵا جا بەس نەبوو خۆ هاتوویتەوە بە سەلامەتی ئەی سوورژنەکە بێت دوعای بەخێر بکەی بڵێ خوایە پیاوەکەم بە سەلامەتی هاتوۆتەوە ئەخ ئەگەزای چی ئەگە تۆ زوو بیتەوە تووشی ئەمانە نابیت ئیتر ئەمە شعر ئەنواع شتی تایە گوڵی لە ئێوارە و گیراوی ئەی چۆنە بۆیانانە بێنە بۆ سجنیش ئۆی بەس نەبوو تۆ هاتیتەوە بە سەلامەتی زۆر داوای لێبوردنە لێەکەم کە بەڕاستی نەمزانی ئەوە پیاوەکەی من پیاوانێ ئێستا چمدانێکی جوانیشە بۆ حازرەکەم عقڵە قوربانی ئەو قەو باڵایە بم ڕەبی خوا لە منە نەسەنێ ئەم شەویش نەجاتم بوو خوا گەوریە بۆ شەوێزی تر